مانگرتنی کرێکارانی کۆمپانیای گرین عێراقا بۆ بەرهەمهێنانی چپسی پەتاتە لە سلێمانی. وەک خۆیان دەڵێن کۆمپانیاکە مافەکانیان دابین ناکات و هەڵوێستیان وەرگرتووە کە کار نەکەن تا ئەو کاتی مافەکانیان بۆ دەگەڕێنەوە. تقریبا 300 نفریان بە عقد بەحساب کردویانە بەڕەسمی 100,000 لە موچەکەی بڕیوە 30,000 بۆ زەمان ئەمە 130,000 یعنی پێشتر ئێستا ئەگەر ئەوەی ڕۆژانە بێت لە معاملەیە ماگانە 750 بۆ 100,000 وەرەگرێت ئەوەشی عقد بێت 570,000 وەرەگرێت. ئێمە خوا چۆن قبوڵێکات وەک من ئیشەکەی من 8,000 وەرگرم تۆ 500,000 وەرگری. خاڵێکی تریشمان هەیە جومعان یعنی تۆ لە مانگەکە یەک ڕۆژ لە ماڵەوە ئیسراحەتی لە مانگێکە 3 جومعەش ئیشە پێکات سەر ڕێوی ئەوە تۆ بە دایمی ئیشەکات هەفتەکان. یعنی ئێمە کۆمەڵی خاڵمانەیە جێبەجێ نەکراوە بۆ نمونە زیادکردنی مەعاشە دووبەسەیە یعنی ئەمە هەدیەکەیە ینی ئەچێ کارمەندی دەرەوایە نییە خەڵکی دەرەوانی کاتە ناو مامەلەکەەوە ماخول نییە ئێمە کارمەندی ناو گرین عێراق ناکاتە شوێن و پلەکانی پێشەوە. ئەم دوو کرێکارە پێشتر داواکاری هاوپیشەکانیان گەیاندۆتە بەرپرسانی کۆمپانیاکە. 24 ساعتی بەسەرانەوە تەلەفۆنم بۆ کراوە بڕوازایر و هێڤار ڕەحمان لەمڕۆ سپێت ئەمڕۆ مافتان بەم معاملەوە نەماوە لە مێنەوە بۆ معاملەوە دەرکراون. ویستمان ڕای لێپرساوانی کۆمپانیاکەش وەربگرین بەڵام بە بیانووی ئەوەی کە گرفتەکە پەیوەستە بەناوخۆی کۆمپانیاکەیانەوە قسەیان بۆ نەکردین. سندیکای کرێکارانی پیشەسازی سلێمانیش داواکاری کرێکارەکانیان گەیاندە لێپرسراوانی کۆمپانیای گرین عێراق لە 6 خاڵدا وەڵامیان داونەتەوە کە دەڵێت ناتوانن موچەی کارمەندەکان زیاد بکەن بەڵام چاو بە داواکاریەکانی تری کرێکاراندا دەخشێنەوە. ئەوان ئەڵێن ئێمە چوارەسەرەکەین لە چوارچێوەی ئەو سیستەمی بەڕێوەبرنەی کە ئێمە ئیشی لەسەرەکەی ئەگەر شتەکە نایاساییە کرێکار مافی خۆی هەیە داوای لە دادگا شکات تۆمارکە داوای حەقی خۆی بکە ئەوان سیستەمێکی بەڕێوەبردننی خۆیان هەیە ناتوانن لەم سیستەمە دەربچن. کرێکارەکان بڕیاریان داوە تا و کاتەی گرفتەکانیان بۆ چارەسەر نەکرێت دەست بە کارکردن نەکەنەوە. وەک کرێکار سەر ئێمە ناکەن وەک ڕۆبۆت ڕێک وەک ڕۆبۆت. کۆمپانیاکەش لە ڕاگەنراوەکەیاندا ئەوەیان ڕاگەیاندووە لە کاتی زیانگەیاندن بە بەرژەوەندەکانی کۆمپانیا درێغی ناکات لەوەی بەپێی یاسا کارپێکراوەکانیان بەتوندی مامەڵەیان لەگەڵدا بکەن. ئەمانیش شاوەڕوانی لایەنە پەیوەندیدارەکانن بەپێی یاساکانی پاراستنی مافی کرێکاران لە هەرێم بەرگریان لێ بکەن. ڕێبازیوە کورسات نیوز ناوچەی بازیان.